هاوڵاتیەکی خۆبەخشی دووس خورماتوو بە هاوکاری شارەوانی شوێنێکی تایبەتی بۆ فڕێدانی پاشماوەی قوربانیەکانی جەژن دیاری کردووە. داوا ئەکات چیتر پاشماوەکان لاسەر شەقام و پرۆژە خزمەتگوزاریەکان فڕێ نەدرێن. ئەکرەم عەبدولکەریم ئەو هاوڵاتیە خۆبەخشەیە کە شوێنەکەی دیاری کردووە بۆ 1964 وتی ساڵانە لە کاتی قوربانیدا شەقام و کۆڵانەکان تەنانەت پرۆژەی ئاوی قەزاکەش هەروەها گۆڕستانەکانیش پڕ دەبن لە پاشەڕۆی ئاژەڵ. بۆیە بە هاوکاری شارەوانی بۆ ئەمساڵ جێگەیەکمان لە پشت گۆڕستانی شەهیدان و نزیک چیای هەنجیرە دیاری کردووە. داواشەکات خەڵک لە چەند ڕۆژی داهاتوو پاک و خاوێنی شار ڕابگرن و پاشەڕۆی قوربانیەکانیان ببەنە ئەو شوێنەی کە بۆیان دیاری کراوە. داوا لە مامۆستایانی ئاینیش ئەکرێت لە وتاری جەژندا خەڵک ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی وەک ساڵانی پێشوو گۆڕستان و پرۆژەی ئاو نەکەنە ئامان، چونکە ئەمە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی بۆنێکی ناخۆش و کێشەی تەندروستیش دروست دەکات.